من میوانێک بەڕێز لیوا محەممەد سابیر شارەزای سەربازی کول استودیو دێتگەلمەدا بیتن جەنابی لیوا بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت سەلامەت بی سپاس سەرەتا بە تێڕوانینی جەنابەت وەرگرم سەر ئەم وەزعی کە هەیە چۆن دەیبینی ئەمە 5 ڕۆژە چۆن متابعات کردووە ینی ئەو شتانێک کە ئێستا دەکرێتن ئەمێرشانە لە چه ئاستێکدانە والله بە بۆچوونی من یعنی شەڕەکە زۆر جیاوازە لە شەڕەکانی کە ئەتوانم بڵێم گەورەترین شەڕە لە ئاستی نێودەوڵەتیە و بەهێزترین شەڕە و هەموو تەکنۆلۆژی عسکەری بەکاردەهێنن لەم شەڕەدا و شەڕەکە ئەتوانم بڵێم بیدایەتی هەیە بەڵام کۆتایەکەی زۆر زەحمەتە شەڕەکە لە پێناوی هەیمەنە و بەرژەوەندیەکانایە جا لەبەرەوە پێویستە ئەم دوو هێزە گەورە لە ناوچەکەدایە جانبی ئیسرائیل و ئەمریکا و ئێران و حولافاکانی ئەبێ یەکێکیان نەمێنن بۆ ئەوەی تر تەحەکومکە بە ناوچەکە و ئەتوانم بڵێم زیاتر لە ڕۆژهەڵاتی نوێن زۆر باشە جەنابی لیوا بە دەورەتر جەنابەت باست کرد کە شەڕێکی جیاوازە یەکەم جارە بەم شێوەیە شەڕ بکرێتن کە بە عاسمانی بەڕێ عاسمانی شەڕی یەکتر بیکەن تر شەڕەکەش بەردەوام بێت پێت وایە هێزی بەراوردە لەم شەڕەدا هەیە ئەنی ئەو هێزەی کە ئەمریکا و ئیسرائیل هەیەە بەرامبەر بە ئێران و ئەو وەڵامانەی کە ئێران دەیداتەوە بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا و هەروەها ئیسرائیل لە ناوچەکەدا پێت وایە بەراوردیەک تا ئێستا هەیە لە ئاراستەکردنی هێزە واللهی بۆ چوونی من تەمان ئەم جەنگە من ئەمە لە علمی عسکەری تازە پێ دەڵێن حروب جیل الخامس شەڕی نەوەی پێنجەم شەڕی نەوەی پێنجەم کە تازە شەڕێکە لە جیاوازە لە شەڕی تەقلیدی بەرامبەر شەڕەکە لە هەموو جێگایەکەیە لەناو ئەم ستۆدیۆی ئێستا شەڕە لەناو موبایلەکەت شەڕە لە هەموو جێگایەک شەڕە جا لەبەرەوە ئەم شەڕە زۆر جیاوازە و زۆریش یعنی گرنگە جا لەبەرەوە هەموو تەکنۆلۆژیە بەکار ئەهێندێت هەموو عقلێکی تەکنۆلۆژی بەکاردێن هەموو تەکتیکێکی عسکەری بەکاردێنرێت هەموو جۆرە ئیستیخباراتێک بەکاردێنرێت بۆ ئەوەی بەرامبەر بە هەر شێوەیە بێ لە ئاوازەکەی من جوابی جەنابی تا ئێستا چۆن بەڕێوە شووە ینی 5 ڕۆژە ئەم شەڕە بەردەوامە جەنابێت شارەزەیەکی سەربازی جەنابەت لیوای منی خوێندنەوەی باشتەیە تا ئێستا چۆن تێگەیشتی لەم شەڕەیە ئایا هێزی بەراورد هەیە یان ئێران تا کەی دەتوانێت تحمل بکاتن تا کەی توانای وەڵامدانەوەی دەبێتن من بە بۆچوونی من پەلەکردنێک هەیە لە شەڕەکە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە لەبەرەوەی شەڕەکە تەکالیفی زۆرە و شەڕەکە احتیمالە بۆ ئەوی پەرە نەسەنێ زیاتر تەنها لە حەوزەی ئێرانە بمێنێتەوە و لەو جێگایی کە ئەمریکا بۆی دامەزراندو بۆی تەخسیس کردووە لەو جێگا بمێنێتەوە هەوڵەدا ئەمریکا بە هەموو قووەتی خۆی بە تەکنۆلۆژیای خۆی بە سرعەت بە زیاتر تەکنۆلۆژی عسکەری بەکاربێنێ بۆ ئەوەی زیاتر لە ئێران بدا و ئەوەی کە بینیمان بە هەموو هێزێکی لە سەرکردەکانی ئێرانیدا و ئەتوانم بڵێم زۆربیانی ئەوە کرد هات نەکوشت ئەی هەڵسنگاندنت بۆ وەڵامەکانی ئێران بە بۆچوونی من ئێرانیش هەموو هەوڵێکی ئەوەیە شەڕەکە لە ساحەی خۆی نێتە ناوە دەرنەچێت لە ساحەی خۆی محاولە دەکات لەو ساحەی بمێنێتەوە لەو چۆنەڵێ لەو جێگایە بمێنێتەوە ناو ئێرانە بمێنێتەوە هەوڵەدا بە هەموو شێوەیەک بەرپەچی ئەمریکا و ئیسرائیل بداتەوە بۆ ئەوەی شەڕەکە نەگاتە ناو ئێران ئەگەر گەیشتە ناو ئێران بە شەڕی مەسەلەن تەقلیدی و شەڕی زیاتر بەسە زەمینی یاخود زیاتر مەسەلەن باسی ئەوەی دەکەین ئەگەری زەمینی بەڵام جەنابی لیوا ینی ئەو تەکتیکەی کە ئێستا ئێران گرتووتە بەر
سەرڕای ئێرشکردن بۆ سەر ئیسرائیل بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە بەرژەوەندیەکانی یان برن شادەماری ئابووری خەلیج لە ناوچەکەدا هەروە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بە شێوەیەکی گشتی ئەم تەکتیکەی کە گرتووتێ بەر توانیتی نەجاحەت بێنێتن من بە بۆچوونی من تا ڕادەیەک ئەیتێ وەزعەکە ڕاگری ئەمریکا بۆی هەندێک احتیمالی گۆڕاندا چاوەڕێی گۆڕانکاریە لە سیاسەتی ئەمریکا و هەروەها لە سیاسەتی ئیسرائیل و هەروەها تەدەخلی نێودەوڵەتی بۆ ئەو وەزعە من بە بۆچوونی من ئێران ئێستاکێ لە دیفاعێکی زۆر چۆنەڵێ سلبیە تەنها دیفاع دەکا و هەوڵەدا فشار بخاتە دەور و پشتی خۆی وەکو لە دووەلی خەلیج و هەندێک دەوڵەتی تر بە تایبەتی مەسەن تەکتیکێکی ناجح بوو تەکتیکێکی سەرکەوتوو بوو یان نەتوانی ببێتە فریاد ڕاستێک بۆ ئێران بە بۆچوونی من لە پاشە ڕۆژدا سەرکەوتو نابێت تەوا زۆر باشە جەنابی لیوان لە ڕووی سەربازیە و باسی ئەوم بۆ بکە ئایا ڕژێم لە ئاسمانی دەگوردرێت بە ئێرشی ئاسمانی یعنی ئەوەی ئێستا ئەمریکا دەیکات و ئیسرائیل بە ڕێگەی ئاسمانی لێدان دەتوانێت ببێتە هۆی ئەوەی کە ڕژێمێک بگۆڕێتن ئەگەر نا چۆن دەتوانێتن لە ڕووی سەربازیەوە داخل من بە بۆچوونی من طبعا چۆنەڵەی مبادەئی جەنگ بەدەستی ئەو کەسەوەیە کە زیاتر لە ئاسمانەوە کۆنتترۆلی ساحی قیتال دەکە ساحی جەنگ دەکە و ئێستاکێش ئەتوانم بڵێم ئاسمانی ئێران زیاتر بەدەستی ئەمریکا و ئیسرائیلەوەیە بەڵام لە هەمان بەڵام لەبەرەوەی ئێران پانتایەکی زۆری هەیە و زیاتر ئەتوانم بڵێم نفوزێکی زۆری هەیە و ئەو هێزانەی هەیەتی ئێستاکێ بە تایبەتی زۆربەی هێزەکانی ئێران بە بۆچوونی من لە جەنگانین هەمویان چوونەتە ماڵەوە زۆر بەیان مەسەن سوپاکەی جێیشەکەی تەنها ئێستا شەڕە موشەکە شەڕە تەکنەلۆجیە جا لەبەرەوە بە بۆچوونی من ئەگەر بێت و بەم شێوەیە تەنها لە ئاسمان بێ و تەنها چۆنەڵی موشک بەرامبەر موشک و یا لە ئاسمانەوە بێ ئەم شەڕە زیاتر درێژە کێشە جا پێویستە تەکتیکێکی تر بەکاربێنرێن بۆ ئێران ئەگەر ئەویش ئەو تەکتیکەیە زیاتر بە بۆچوونی من یا بە زەمینی ئەو لە ڕووی سەربازیەوە ڕاپەڕینێت لە ڕووی سەربازیەوە ئەگەر بۆم باز بکەیت ینی لە زەمینی ئەگەر ئەمریکا بڕیار بدات چۆن داخل دەبێتن لە سەرچاوەیەکەوە داخلی ناو ئێران دەبێت جێشی خۆی سەربازی خۆی دەێنێتن یان بە هەماهەنگی لەگەر بۆ نمونە هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا بە بۆچوونی من ئەگەر ئەمریکا بڕیار بدا بە زەمینی داخل بێت لەبەرەوەی ئەتوانم بڵێم ئەمریکا ئێران قاڕەیەکە مەزنە گەورەیە زیاتر لە بڵێم لە ملیۆنێ تا 2 ملیۆن زیاتر سەربازی دەبێت بۆ ئەوەی بتوانێت تەختی هەموو ئێران بکە جا لەبەرەوە ئێران ئەمریکا ئەو هێزە پیادەیی نییە ئەو قووەتەی نییە ئەتوانم بڵێم لە هەندێک وەکو هێزی دالتە فۆرس لە هەر لە کۆمەڵێ ئۆپراسیۆن بکاتن ئەوانە دەتوانن ئۆپراسیۆن بکەن بەس ئەوەیش چارەسەر نییە جا لەبەرەوە ئێران پێویستە تەحالوف بکە لەگەڵ کۆمەڵێک دەوڵەتی تر وەکو بینیمان لە ڕۆخانی پێت وایە ئەمریکا بتوانن قەناعەت بە خەلیج بە کەندا و بێنێتن کە هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکەیە لە ڕێی گەروی هورمز لە ڕێی سنوورە ئاویەکان داخل ببێتن هێزە عەرەبیەکان بە هەماهەنگی لەگەر ئەمریکا وەڵی بە بۆچوونی من ئێستاکێ بە نسبەتی دووەلی خەلیج تا ئێستا ئەترسێن لە وەزعەکە تا ئێستا ناتوان بە تاوەتی ئیدانەی ئێرانیش بکەن تا ئێستا ناتوان ڕەدی ئێرانیش بدەنەوە بە سەدەها سەواریخ و قەنابل و مەسەیرات بەسەر دووەلی خەلیجە تا ئێستا ڕەتفعلێکیان نییە ئەوان چاوەڕێی زیاتر چۆنەڵێ لاوازی ئێران دەکەن ئەگەر لە کاتێکە بینیان چۆنەڵی ئێران زۆر لاواز بوو زۆر بەهێز بوو اقتصادی نەما
لە ناوە ڕاپەڕینێکی ئەوە دروست بوو تا ئێستا ئەمە ڕووی نەداوە تا ئێستا ڕووی نەداوە ئەو کاتە بە بۆچوونی من دەوڵەتی دووەلی خەلیج ئەو بڕیارە دەدەن بەس ئەو بڕیارە زیاتر ئەبێ ئەمریکا هەوڵ بدا لەگەڵ هاوپەیمانە سەرەکیەکانی وەکو ئەڵمانیا وەکو بەریتانیا وەکو فەڕەنسا وەکو ئەمانە زاحب تەکنۆلۆژیان و صاحب خبرەی هەم ئەتوانم بڵێم چۆنەڵێ هێزی ئەوەی هێزی بەڕینە ئێران تاکەی تااقەتی توانای وەڵامدانەوەی ئێرشەکانی ئیسرائیل و ئەمریکای دەبێتن بە بۆچوونی من ئێران ڕاستە تا ئێستا بەرپێچی داوەتەوە بەڵام هەموو وەختێکی زۆر ئەتوانم بڵێم درێژخایان نییە ئەتوانم بڵێم یعنی تقریبا لە مانگێ تا 2 مانگی کە دەتوانێت مقاومە بکە گینا ئێران ئەگەر بێت و هاوکاری حلەفەکانی نەبێ وەکو کۆریە وەکو مەسەنەن سین و وەکو رووسیا هاوکاری موشکی بکەن ئەو زەخیرە و موشک و ئەوانەیشی بەرەو لاوازی و بەرەو کەمی دەڕۆجا لە بەرەوە شەڕەکە ئەمڕۆ شەڕی تەکنۆلۆژیە ئەگەر تەکنۆلۆژیت لاواز بێ معنای ئەوەیە تووشی شەلە لەبی جا لە بەرەوە ئێران بە بۆ مچی من محاسڕەیە لە هەموو لایەکەوە محاسرە دراوە لە هەموو لایەکەوە و شەڕێکە شەڕی مان و نەمان دەکا ئیستاکێ و تا مدەیەکیش تااقەتی ئەو وەزعی هەیە و چاوەڕوانی ئەوە دەکا بزانێ گۆڕانکاریەک لە نێو دەوڵەتیە هەبێ بە گۆڕانکاری لە سیاسەتی ئەمریکا هەبێ گۆڕانکاریە لە ناو حکوومەتی ئەمریکا هەبێ ولا لاو خەڵکی ئەمریکا هەبێ بۆ ئێستنکاری ئەو شەڕ بکەن بەڵام بە بۆچوونی من ئەوە زۆر باشە جەنابەت مطلعی لەسەر ئەم بابەتانە زۆر جا باسەوە دەکەن کە ئەمریکا هەر بە تەبیعەتی حاڵ بە شەڕی دوورمەودا یان شەڕی درێژ بێزار دەبێتن کە شەر درێژ بێتن ئیتر تااقەتی نامێنێتن سیاسەتی ئەمریکا وایە پێت وایە ئەگەر ئەم شەڕەیە درێژەی بکێشێتن ئیران بتوانێتن بە تەکتیکەکانی خۆی درێژەی پێ بداتن ئیتر ئەمریکا لە شوێنێک ڕابوەستێتن لەلایەکی ترەوە خۆتەزانی ئێستا لەلایەن دیموکراتەکانەوە فشارێکی زۆر لەسەر ترامپ هەیە لەسەر کۆماریەکان هەیە غازی شل لەلایەن قەتەر ڕاگیرایە ئیتر نەوت لەسەر ئاستی ئەوروپا و ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە کە هەموو فشارن پێت وایە ئەمانە لە ترامپ و ئەمریکا و ئیسرائیل بکەن کە لە شوێنێک برن ستۆپ من بەوەچوونی من هەر ئەوەی شەوای لە ئەمریکا کردو ئێستاکێ بە بەهێزترین بە قووەتترین و بە سریعترین بە پەلەترین هێرشی کاتە سەر هێرش دەکاتە سەر ئێران هەموو هێز و هەموو قوتێک بەکاردێنێ بۆ ئەوەی زیاتر ئێران کبکە بۆ ئەوەی زیاتر ئێران تووشی شەلە بێ و تەسلیم بێ ئێران بۆی لە ناوە تووشی کێشە و مەشاکل بێ بە تایبەتی لە ناو سوپاکەیدا بەڵام ڕێی عام زۆر مهمە بە نسبەتی ئەمریکاوە ڕێی عام زۆر مهمە وەک ئیکۆنۆمی زۆر مهمە اقتصادی زۆر مهمە بە بۆچوونی من ئەگەر شەڕەکە زیاتر بەردەوام بێ مەسلحەتی ئەمریکاش نییە لەبەرەوەی ئیکۆنۆمی هەموو دنیا تێکدەچێت زۆر باش وە شتێک تریش هەیە و ئەتوانم بڵێم گەلەکانی ناوچەکەیش وەکو مەسەنەوە ئێمەی کورد تحملی ئەم نوع شەڕە ناکەین ئەم شەڕە زۆر گرانە بۆ ئێمە زۆر باشە جەنابیلیە جگە لەم بابەتە با بتگەڕێمەوە بۆ ساڵی 1970 سەرەتای دەستپێکردنی شەڕی نێوان ئێران و عێراقدا 8 ساڵ ئەم شەڕە درێژەی کێشە لە ماوەی ئەم 8 ساڵەیە زیاتر لە 1 ملیۆن سەربازی ئێرانی ینی کوژرا پێت وایە ئەگەر بەیانی بڕیاری هێرشی زەمینی بدرێت لەلایەن ئەمریکاوە ینی سەرکەوتو دەبێت لە ناو ئێران لە کاتێکدا سەربازانی ئێران هەمووی بەعقیدەوە ڕاهێنراون ویلایەتی فەقیهە پێت وایە بتوانێتن سەرکەوتو بێتن لە ڕووی زەمینیەوە من بە بۆچوونی من ئەگەر بڕیار بدا لە ڕووی زەمینیەوە هێرش بکە لەبەرەوەی ئێران چۆنەڵێ عمقێکی زۆر استراتیجی هەیە
وإيران ئەتوانم بڵم لە 150 ئێران شعبێکی زۆر متعصبی دینی هەیە ئەمریکا تووشی کێشە و گرفت دەبێ ئەبێ زیاتر ئەتیماد بکاتە سەر خەڵکیکە هێزیکە ئەو هێزی بە تایبەتی هێزی معارەزەی ئێرانی هێزی معارەزەی ئێرانی وەکو مەسەن بلوجەکان و هەروەها ئەو معارەزەی ئیسلامیشی هەیە و هەروەها کوردەکان و کۆمەڵێ جەماعەتی معارەزەی شاو ئەوانەیش هەیە بەس بە کەمی زیاتر ئەوان لێزان و شارەزا بن لە منطقە شارەزا بن لە منطقە زۆر باش دەست بۆ جەنابیلیەوە با بزانین چی ڕۆ دەداتن لە ماوەی داهاتوودا شەڕەکە بەردەوامە هەوڵ دەدەین لە چەند ڕۆژی داهاتوودا جارێکتر پەیوەندیت پێوە بکەین و گفتوگۆ لەسەر بابەتەکان بکەین زۆر سوپاس جەنابیلیەوە بۆ بۆرە ماندوومان کردی سەرکەوتوبی سوپاس بۆ شڕۆڤەکانت